دەچینە لای تەوەری کۆتایی بەرنامەکە بێگومان لە هەندێک لە ناوچەکانی عێراق و هەرێمی کوردستان بەهۆی کەمبارانی و وشکە ساڵی ڕاگەیەنداوە چەندە بارانبارین بە ڕێژەی جیاواز لە ناوچەکان تا ئێستاش بەردەوامی هەیە بەڵام پسپۆڕان دەڵێن بڕی بارانەکە بەپی پێویست نیە خود ئەو وشکە ساڵی کە پاریژ هەبوون وای کردو کە ئەم ساڵ کاریگەری بارانبارینەکە کەمتر بێ بۆ قسەکردن لەسەر کاریگەرەکانی کەمبارانی لەسەر وشکە ساڵی لەسەر ژینگە لە ستۆدیۆ بە سپاسە و میانداری دکتۆر ساڵح نەجیب مامۆستای زانکۆ و پسپۆری زانستە ژینگەی کەمان کردووە دکتۆر بانی باش و سڵاو لێبێ برانی بەڕێستان باش و سڵاو لە بەڕێستان خوا با یەکەم جار لەوە دەست پێ بکەم لەو ساوە یعنی خەریکەی ترەوە نیە هاتۆتە ناو ستۆدیۆکەشەوە خۆڵبارینەکە ئەمەنە زۆرە ئەم دیاردێت چی ئەم ساڵ ینی پێچێ ئێمە لەگەڵ ئەمایتر دەست و پەنجە نەرم بکەین خۆی طبی ئەم دیاردەیە ینی بابن شتێکی ئانی و کتوپڕ نییە بۆمان ینی من خودی خۆم هەر لەم کەناڵە خۆشەویستەوە پێش بەدەر ینی بەر لە 10 ساڵ زیاتر ئاماژەم بەم حاڵانە کردو و بەم لێکەوتانە کەوتووە کە لە داهاتوویەکی نزیکە ڕوو ئەدات و تا بێتیش ینی ئەو لێکەوتانە ئەو دەرئەنجامانی کە کەشوهەوا بە هۆکاری کەشوهەوا ڕوو ئەدات زیاتر دەرئەکەی و زیاتر کاریگەری ئەبێ لەسەر ژینگەش و لەسەر لایەنی مرۆیش و حەزیشم کرد ینی بەڕێزت ئاماژەت بەوە کرد کە با بڵێن هێرشی ئەم خۆڵبارینە گەشتو بەو ئەندازەیە تا ئەو کاتی کە لە ستۆدیۆ هەست بە ینی بوونی تۆزەکە ئاکێت جا من حەزەکەم لێرە ئاماژە بکەم کە مەترسی ئەم خۆڵە بە سەدان جار لە کاریگەری و مەترسی کۆڕۆنا زیاترە چکە هەموو ئینسانێک بەرکەوتەیە و کە بەرکەوتەش بوو بە دڵنیاییەوە ئەگەر ینی دەست بەجێش کاری تێنەکە لە ماوەی زۆر کورتە کاری تێکات لەوەی کە ینی کۆمەڵی گرفتی گەورەی تەندروستی لەسەر ڕوئەیات ئێستا بۆم قۆناغا و ئینسانانەی کە بەتەمەنن هەستیارن مناڵن ئافرەت دووجانن ینی هەستیاریان هەیە ئەمانە ڕاستە و خۆ ینی وەڵامیان ئەبێ ڕسپۆنسیان ئەبێ بۆ دیار دەکە بەڵام بۆ ئێمەمانان کە ینی سا ینی زۆر هەستی پێ ناکەین ئەگەر بێت ینی چەند جارە ئەمە دووبارە بێت و ینی ئاگامان لە خۆمان نەبی و ماسک نەکەین بە دڵنیاییەوە ینی و هەندێک هەنگاوی ترێ ئەمە نە کاریگەرەکە قورستر ئەبێت لەسەرمان کە ئەگەر ئێستا 960,000 وەکو ئاماری کە بەڕێزت ئاماژت بکات ڕوو بکات ینی لە ساڵانی داهاتووە بە چەندەها هەزار ڕووەکاتە خەستەخانەکە ئەمە ڕاستیکە بێ پێ لێ باشە من شتێک کە ئەیخوێنمەوە لە کاتی زانیاریەکانە بۆ ئەوەی کە بزانین ئەم هۆکارە چییە کە دیاردێکی وا سروشتی مەترسیدار ڕوایە ئەڵێن لە زۆر دوورەوە بۆمانە بەڵێ ینی بۆچی ئێستاوای لاتۆ لە زۆر دوورەوە بۆ دێت ئەم دیاردە سروشتیە مەترسیدارە من طبیعی بەڕێزت ئاماژەت کە ئەم دیاردە سروشتیە جاران دیاردەی سروشتی بوو بەڵام ئێستا دیاردەی سروشتی مرۆییە و کاریگەری مرۆییە کە لە دروستبوونی ئەم دیاردەیە زۆر زیاتر لە سروشتێکە ڕاستە ینی مەسە تۆ ئەم دیاردەیە گرتو بۆ ساڵی 1930 کە لە ئەمریکا دیاردەی دەستبۆڵ بۆ هۆکاریەوەی کە 500,000 ئەمریکی لە 4-5 مقاطعی ئەمریکی کۆچکە ئەمە دیاردەیەکی سروشتی بوو بەڵام ئێستاکە ئەم دیاردەیە بۆ بە دیاردەیەکی مرۆیی زیاتر وەک لەوەی کە سروشتی بێنێ مرۆیەکە زۆر کاریگەری زیاترە و بەڕێزت ئاماژەت بەوت کرد کە لە زۆر دوور وڵاتەوە ڕاستە یعنی ئەم دیاردەیە ئەکرێ جیانی بێ گلۆبەڵی بێ ئەتوانێت ڕیجنەڵی بێ و ئەتوانێت لۆکەڵی بێت و ئێستاکە ینی بەداخەوە ئەڵم ئێستا وای لێ بەشێک لە خاچی عێراق لە ناو عێراقا ینی ساڵانە بەلایانی کەمەوە 100 کیلۆمەتر دووجا ئەبێ بە بیابان و بەشێک لە ناوچەی هەرێمی کوردستانیش ڕوو لەو دیاردەیەکە کەواتە وای لێت ینی چەند لە دەرەوەوان هاتوێ ئەوەنەش لۆکاڵی بۆمانە و دووبارەبوونەوەی ئەم دیاردە ئەگەر جاران لە ساڵێکە ینی ئەو پەڕی پێگەشت پێ مەسەر ساڵی 2009 2010 کە من بە دوچوونم بۆ کرد و پیاوانەم کرد نزیکەی 35 دانە بوو وای لێ ینی بە چەند جارەی ئەو 35 جارە دووبارە بێتەوە لە ساڵەکان لەسەرمان باش ئەمە سەبارەت بە خۆڵباری من حەزم کرد پێشەوەی بچینە سەر بابەتی ژینگەیەکەش باسێکی ئەمە بکەین چکە ئەمە شتێکی ئەمڕۆ تا تووشمان بووە با بڕێنە سەر بابەتی وشکە ساڵی دکتۆر ئەو 2 ساڵە بە قورسی ئەم بابەتە ڕووی کردوتە عێراق و هەرێمی کوردستانیش بەهۆی کەمبارانیەوە ڕاگەاندنی وشکە ساڵی لە هەندێک لە ناوچەی عێراق و هەرێمی کوردستان
چ مەترسیەکمان بۆ خاتە ڕوو؟ بێگومان طبی ئێمە ئەبێ بەوە نەوەستین بڵێن وشکە ساڵی ئەبێ وامان بێ وامان لێبێ باسی وشکە دەیە بکەین یانی دە ساڵە وشکە سەدە بکەین ینی کە ڕەوشی و حاڵوەزعەکەمان بەو ئاقارە و بەو ئاراستە ئەڕوات کە ئەم حاڵە بێ بە دیاردە لاوان ینی نەک تەنها لە ساڵێکە بەڵکو ڕەنگە لە چەند ساڵێکا دووبارە بێتەوە ئەم حاڵت ینی لە چەند وڵاتێک ڕوویاوە مقاتای ئەمریکا مەسەر لە جنوبی ئەمریکا جاری وا بۆم حاڵە 8 ساڵ 9 ساڵ لەسەر یەک بەردەوام بوو لە سین چەند ساڵێک لەسەر یەک بەردەوام بوو کەواتە ینی هۆکاری وشکەکە هەمووی لێکەوتەی و دەرچەی گۆڕانی کەشوهەوایە ئێمە ئەبێ و ڕاستی بزانین لە جیهانە ینی پانتاییەکەیە لەسەر ئەم هەساری زەویە طبیعی تەواوی ناوچەی وشکانی لەسەر هەساری زەوی تەواوی ناوچەی وشکانی نزیکەی 148 میلیۆن کیلۆمەتر دووجایە لەم پانتایە نزیکەی لە 149 بتێ لە ناوچەی خاچی ینی وشک ئەریتلاند ئەم خاکە وشکە ینی کاڵێ ئەریلاند ینی نوعی هیواجی تیا بۆم خاکت نوع پانتاییە یان ڕووکەشێکی سەوزایی لەسەر بووە بەڵام ئەمانە بە هۆکاری گۆڕانی کەشوهەوە وای لێت کە هیچ دابارینێ لەسەری نابێت کە کاتێ دابارین نەبوو خاکەکەی ڕووتەڵ بوو ئەو کاتە ئەو دەنگکۆڵانە و بە تایبەتی بۆ ناوچانەی کلمین ینی خاکەکەی خاچیی کلەی نییە ینی خاکەکەی هەمووی دەنگکۆڵەکانی سربەستە بێت و لەگەڵ ئەوەی کە ئەو خاکە ڕووتەڵ بوو و دەنگکۆڵەکانی سربەست بوو جیاوازی پستان زۆر زۆر زیابێ ئەو کاتە جوڵەی بارستە هەواش لەگەڵیا زۆر ئەبێت هەر کاتێ لەم جوڵەی بارستە و هەوایە بەسەر ئەم ناوچە تێپەڕی ئەو دەنگکۆڵانە لەگەڵ خۆی هەڵ ئەگرێ و بە 1000 کیلۆمتر ئەیگوێزێتەوە و حەچیەک ناوچەیە کە دووچاری ئەوە بوو بێت لە ناوچەی ینی با بڵێن وشکانیەوە ببوێ بە ناوچەی بیابان بە سروشتی بوونی هەبوو مەسەلا هەمان بۆ لە سەحرای کوبرا نزیکەی 3 میلیۆن و 200,000 کیلۆمتر دووجا بووە لە سین هەمانە نزیکەی 320,000 ینی چەنەها پانتاییمان هەبوو بەڵام ئەم بە بیابان بوونە ساڵ بە ساڵ زیاترەکان هەر بەو هۆکارەشە با بڵێن ڕێکەوتن نامەیەکێ ئەتیفاقی UN کە حەڤەی شەشی هەموو ساڵێکی دیاری کردووە بە ئایا حەڤەی شەش کە ڕۆژی بەرەنگاربوونەوەی بە بیابان بوون ئایا جیهان و ئایا هەر وڵاتێک لە ئاستی خۆی چی بکات تاوەکو ئەم پانتایی زیابوونی بە بیابانە کەم کرێتەوە بەڵێ دکتۆر ڕێژەی دابارینی باران لە ناوچێکە بۆ ناوچەیەکی ترکە جیاوازە یان ئێستا تەنانەت ڕێژەی بارینی ئەم ساڵ بۆ باران لە ناوچێک ئەڵێ زیایی کردووە لە ناوچێک بە پێچوانەوە کەمی کردووە ئەمایان چۆن لێکە درێتەوە یان ئەمەش جۆرێکە لە تێکچوونی سیستمی ژینگەی بەڵێ بێگومان یەکێ لە لێکەوتەکانی با بڵێن گۆڕانی کەشوهەوا پێوترێ دیستریبیوشن پاترن ینی گۆڕان لە نەمەڵی دابارین یعنی جاران بەسەر ناوچەیەکە بووە بۆ نمونە هەرێمی کوردستان لە مانگی 11 و لە مانگی با بڵێن دەوە هەتا مانگی 5 دابارینی تیا بووە ئەم نەمەتە ینی بە پێی وەرزەکان یەکەم گۆڕانکاری لە ماوەی وەرزەکان ئەبێت دووەم گۆڕانکاری لە نەمەتی دابارینەکە ئەبێت ئەکرێ ئەم دابارینە چڕبێتەوە لە باتیەوەی لە مانگی 11 ینی با بڵێن بە شێوکی منتەزەمەی لە هەر مانگێکا دابارین هەبێت کۆ بێتەوە چڕ بێتەوە لە یەک دوو مانگە بارێتەوە بە شێوەیەکی دابارینەکە بە شێوەی ینی با بڵێن دابارینیان ڕێنستۆرم لە ناکاو ئەبینیت هەورێکی بارستەیەکی زۆر لە هەڵمی ئاوی پێ و دابارینێکی گەورە ئەکات وەکوی کرد لە هەولێر بینێمانە تاسا ینی ئەم دۆخە لە هەولێر چکە ئەوان زیاتر بەرکەوتن بۆ ناوچەی وشک چکە ناوچەکان بە ناوچەی نیمچە وشک ینی ناسراوە و منطقانە وەکو کەلار و گەرمیانی لای خۆمان نیمچە ئەم ناوچانە تر بەرەو بە بیابان بوون ئەڕۆن کە ئەبوو و جیاوازی پستانیش ئەبێ و ناوچەکەشمان لەو ناوچانەیە کە پێگەیشتنی چەندەها تەوژم و شەپۆلی جیاواز لە شوێنە جیاوازەکانەوە ئەکرێت لە یەک کاتە ینی با بڵێن شەپۆلی هەڵمی ئامان بۆ بێ و لە یەک کاتە شەپۆلی خۆڵمان بۆ بێ لە دوو ناوچەی و لە یەک جێگا پێگەیشتن بکەن کە با بڵێن ناوچەی شەرقی ئەوسەط و هەرێمی کوردستانیش یەکێکە لەو ناوچانە کەواتە ینی گۆڕان بوو لە نەمەتی دابارین
يعني ئەو ئاوت کە هەتە تۆ ئەگەر بەنداوت نەبێ و خاکیش نەتوانێت با بڵێن ڕووپۆشی سەوزایی لەسەر بێ ئاوەکە لە خۆ بگرێ هیچ سوودێک لە ئاوەکە نابینی و بە تایبەتیش بۆ دانەوێڵە کە ئێمە دانەوێڵەمان زۆری پشتبەستە بەچی بە دابارین ئەم دانەوێڵە مەسەل لە مانگی 11ەوە چاندنی بۆ کرێت تا مانگی 5 کە دوورێ ناکە و ئەم دانەوێڵە مەسەلە 5-6 قۆناغی جیاوازی تەمەنی هەیە کێشەی هەیە کولی قۆناغێک پێداویستی بۆ ئاو جیایە یعنی من بارانێک کە لە مانگی مەسەلە 3 و 4 نەباری بێ یان لەو کاتێک کە گوڵی کردو پیتاندنی گوڵەکە بووە ئەو کاتە پێکان نەبووە هەتا ئێوارە من لە مانگی 5 بە لێزمە و بە لێشایش بۆم باری تازە من ئەو سوودەی لێ نابینیم تەنها ئەگەر بێت من بەنداوم هەبێ وتوانم ئەو ئاوە کۆکردنەوەی بۆ بکەم باشە دکتۆر با دوا پرسیار لە بەڕێز بکەم ئەمە هەمووی کێشەن بۆ ژینگە هەمووی کۆمەڵێک دیاردەی سروشتین کە نامۆن لەگەڵ ئێستا و لەمە دووار ڕوەدەن باشە ئەتوانین بڵین باشترین میکانیزم بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردانە چییە کە بتوانیت تا ڕادێک ئەگەر کەمیش بێ لە لێکەوتەکانی کەم کاتەوە باشترین هەنگاو یەکێک لەو هەنگاوانەی کە ساڵی پار هەر ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیە ئامانجی بوو لە ساڵی 2021 کە حاولە بکرێت گەورەترین پانتایی لە ناوچە بیابانبوونەکان با بڵێن ڕووپۆش کرێت بە ڕووپۆشی سەوزایی بەو نوعی کە بڕێکی کەم لە ئاوێەوە بەو نوع ڕووەکانی کە بتوانێت تەعەقلوم کە ئەدەپتەیشن کە لەگەڵ ینی با بڵێن کەشوهەوایەکی وشک و بیابانیە ئەگەر بێت ئەمانە بکرێت ئەمانە تا حدێک ینی لە شوێنەواری ئەمانە کۆکرێتەوە و ئێستا لەم کاتەشە لە هەندێک جارە ینی هەندێک کۆندیشنەر هەیە ینی با بڵێن سۆیل ئەمێنمنت ئەگەر ئەمانش ینی محاولە بکرێت ئیزافە بکرێت بۆ خاکەکە بۆی کە لە سربەستی ئەم دەنگکۆڵانە کە مەکاتەوە نوع پێکەوەلکانێ بکە لە بینی دەنگکۆڵەکان کاتێک کە تەوژمێکی بای بەهێز هات نەتوانێت دەنگکۆڵان هەڵگرێت بەڵێ چکە ئەم دەنگکۆڵانە لە قەبارەی ئەکرێت دەمایکرۆنەوە هەڵیگرێ هەتا نانۆ ینی نزیکەی ینی بە سایزی هزار ینی هەر با بڵێن مایکرۆنێک 1000 نانۆمیتەرە و چەنیش ورد بێت چەنیش ورد بێ ئەوەنە ینی کاریگەری لەسەر تەندروستی ئینسان هەیە ینی من حەزەکەم لێرە ئاماژەیەکی کورت بکەم ئێستا من پێی ئەوەی کە و ئامارەی خۆم جیازێکمان هەیە بۆ پێوانێم تەنها ئێمە کە و جیازەمانێ پێوانێم پەیتیم خاکاکات بەداخەوە لە کۆلێجە بەڵام بەیانی پیاوانەکەیم خوێنەوە لە وەدەر چەناڵ هەردوو ئاستی دەنگکۆڵەی دوونی و لەگەڵ دەمایکرۆنی ئەو ئاستی تێپەڕانوە کە ڕێکە پێدراوە بوونی هەبێت لە هەوا چکە کوالتی هەوا بە 6 پێکاتە با بڵێن هەسەنگانی بۆ کراوە لەو 6 پێکاتەیەکی دەنگکۆڵەکانە ئەم دەنگکۆڵانەیە بۆم دەنگکۆڵانش دوو قەبارەیان دیاری کردووە قەبارەی دەمایکرۆنی و دوونیوی هەردوو ئاستەکەی لەو ئاستایە کە ئاستی با بڵین تێپەڕانەوە ئەجا ئێمە گەر حسابکەین لە ڕۆژێکە مەسەلە 15 متر مکعب هەوا وەرگین 15 متر مکعب بۆ نمونە نوعی دوونیوەکە کە زۆر کاریگەرترە دوونیوەکە ئێستا سەیرم کرد 34 مایکرۆگرامی تیا هەر متر مکعبێک یعنی تۆ 15 متر مکعب هەوا وەرگێ زەربی 34کە یعنی ئەمەنە مایکرۆگرام ئەگەر دەمبەست نەکەیت و هین نەکەی ئەچێتە ناو سیەکانتەوە و بلۆکی چیسە هەوایەکان تەکات چیسە هەوایەکان تەکات و تووشی هەڵئاوسانی سیەکان تەکا و ئیلتیهابی سیەکان تەکات دەست خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ساڵح نەجیب بەڕێزیان کە مامۆستای زانکۆن و پسپۆڕی زانستە ژینگەیەکانن بەخێر بێ سەرچاوان ماندوومان کردی سپاس بۆ بەڕێستان.